کۆمەڵێک لە داواکاری خەڵکی ناوچەکە بخەینە ڕوو. بەداخەوە ساڵەکان تێپەڕن و جڵەو لە دەستانی هەرێم سەردەمی وێرانی دەسەڵاتی خۆیانمان بۆ نمایش دەکەن. بەردەوام لە ناو بازنەیەکدا هەڵمانە سوڕێنن. لە دۆخێکی ناخۆشەوە ئەمان بن بۆ دۆخێکی ناخۆشتر. ئاستی ناڕەزایەتی خەڵک لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمدا لە لووتکەدایە. کەچی دەسەڵات ئامادە نییە تەنانەت ئەوانیش وەک چاو و نوێنەری خۆی سیر بکات و سەرنجەکانیان بە هەند وەربگرێت. بێباکی و بێمنەتی دەسەڵات لە قۆناغێکی زۆر مەترسیداردایە. چونکە سەرەتا بەرپرسان تا ڕادەیەک هەندێک تاڵە مووی لۆژیکی بەرگریکردن لە میتۆدی بەڕێوەبردنی خۆیان بەدەستەوە مابوو. لێرە و لەوێ بەرگریان لەسەرکردەوە حیزبەکانیانە کرد. بەڵام ئێستا و لەم قۆناغەدا ئەوانیش لە دانیشتوانی شار و شارۆچکەکان زیاتر ناڕازی و بێزارن. قۆناغەکە مەترسیدارە، چونکە کە هەمووان وەک خەڵکی لە ئاستی ئەم بەڕێوەبردنە ناڕازی بین، کەواتە کێ نایەوێت چاکی بکە؟ خەڵکی بە هەڵوێست و مافخوراوی کوردستان. ئەبوو ئێمە لەسەر وەختی یادکردنەوەی شەهیدەکانماندا باسی کۆمەڵێک پرسی معنەوی و معریفی و پێشکەوتنی زانستی و گەشەکردنە بەرچاوەکانی کۆمەلگاکەمان بکردایە. باسی ئاسوودەی ڕۆح و قوربانیەکانمان بکردایە کە خوێنیان بە فیڕۆ دەچوو و کۆمەلگایەکی پڕ لە بەهای بەرزی سیاسی و ئیداریان بە خوێنی خۆیان دروست کردووە. بەداخەوە وا پاش زیاتر لە 3 دەیە لە دەسەڵاتی ڕەهای هاوزمانی خۆمان لە هەرێمدا ئێستا ئیتر هەست دەکەین جێگایەک نییە تا ناڕەزایەتی و گرتەکانمانیان بێبێنین. کێشەکە بنیادیە و وا دیارە هەر خەڵک نین لە دەسەڵات ناڕازین، بەڵکو هەمووی ناڕازیە و ئەوەی پێویستە بە بەرپرسیارەتەکە هەستێ ونە و خۆی نەبان کردووە. بۆیە ئێمەش ناچارین کە ڕوو بەڕای گشتی و بۆ مێژوو و داواکاریەکانمان بخەینە ڕوو. یەک، بە پارێزگاکردنی هەڵەبجە پرۆسەیەکی ناتەواوە. هێشتا لە دەسەڵاتی هەرێم مەرەکەبی سەر کاغەزە و نەخراوەتە بوارەی جێبەجێکردنەوە. ڕەنگە نوکتەیەکی بێتام و گریان هێنەر بێ کە شارێک ژمارەی دانیشتوانەکەی لە سەردەمی قەزاربوونیدا زیاتر بێ وەک لە سەردەمی پارێزگابوونەکەی. دوو، هەڵگرتنی نازی ناوچە پڕ لە قوربانیەکانی کوردستان بە دیاریکردنی باشترین و دڵسۆزترین بەرپرسان بۆ بەڕێوەبردنی شارەکانیان، ڕێزگرتن لە قوربانیەکان و گێڕانەوەی ونبوو بێسەر و شوێنانیان، نەک بە سیاسیکردن و بێ ئەرزشکردنی چیرۆکە پڕ لە تراژیدەکانە. پاش ئەمانە ئینجا لە ڕێمادی شێوەدا کۆکیکاری سەرسەختی مافەکانیان بن. خەونی ئێمە گەلێک فراوانتر و مەزنترە لە خەونی کەسوکاری قوربانیانی دووجێل. بۆچی لەسەر خوێنی نزیکەی 200 کەس سەرۆکی ڕژێمی عێراق لە سێدارە ئەدرێت و قەرەبی واریسەکانیان ئەکرێتەوە. بەڵام لە هەرێم منحەیەکی کەم و بێبایەق بۆ بەرکەوتوانی کیمیاباران بە ناوی چاکسازی داراییەوە دەبدرێت. سێ، بڕیادان لەسەر ئەو پرۆژە یاسایانەی کە خراوەتە بەردەست پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بە تایبەت پرۆژە یاسای تاوانە نێو دەوڵەتیەکان و پرۆژە یاسای منداڵە ونبووەکان و پرۆژە یاسای ناساندن و ماف و ئیمتیازەکانی بریندارانی کیمیاباران و یاسای قەرەبووی ڕاگواستنی زۆرە ملێ و چەند سادابران لەزێر و سوودمەند نەبوون لە موڵک و ماڵیان. چوار، لە بری لۆبیکردن لە ناوەندە جیهانیەکانە بۆ حیزب و سەرۆکەکان لۆبی بکرێ بۆ بەجیرۆسای ناساندنی تاوانەکانی کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تری ئەنفال و کیمیابارانی میلەتەکەمان. پێنج، چارەسەرکردنی بەپەلەی بەرکەوتوانی کیمیاباران لە دەرەوە و ناوەوەی کوردستان و بە فیعلی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیایی بخرێتە خزمەت بەرکەوتوەکان و بوار نەدرێ بۆ مەبەستی دیکە بەکاربهێنرێت. شەش، پێدانی تایبەتمەندی لە دامەزراندن بە شێوەی دادپەروەرانە بۆ خەڵکی پارێزگاکە و ڕەخساندنی هەلی کار بۆیان. حەوت، لە بودجەی 2023 حسابێکی شیاو بۆ هەڵەبجە بکرێت کە هیچ سێکتەرێکی ژێرخانی نییە و پێویستی بە ڕەچاوکردن هەیە بەو حکومەی لە سەدا سەدی پارێزگاکە پێشتر بە ڕژێم بەدەستی ڕژێمی بەعەز خاپوور کراوە. هەشت،
تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان و بڕیاردان لە کۆمەڵێک پرۆژەی ستراتیژی گەشتیاری و پیشەسازی و گشتوکاڵی و معرفی و هونەری بۆ کۆی پارێزگاکە ئەمەش بە ئیستیسناکردن بۆ هەڵبژاکرێت ئەمانە هێڵی گشتی داواکاریەکانن هیوادارین گوێیەک هەبێت بۆ بیستنیان و ناچار نەبین ڕووی داواکاریەکانمان لە حکوومەتی عێراقی فیدراڵ بکەین بۆیە لە ئێستاوە کات دەدەین بە حکوومەت گەرێم تا کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان بێن بەدەم داواکاریەکانمانەوە بە جددی کاری لەسەر بکرێت بە پێچەوانەوە ناڕەزایەتیەکان بەردەوامە بن ئەنجومەنی ناڕەزایەتی پارێزگای هەڵبجە 14/3/2023 ئەمڕۆ هەڵەبجەم دەبێتە گەروی شەهیدەکانی گژیهان چەوساوەکانی گشت مێژوو بە شوراوانی گشت دنیا بە گوێی کپی زاڵمانە هاوارەکە ئەمڕۆ هەڵەبجەم دەبێتە مەچەکی بڵاین و و لە دەواازەی گشت دڵێک و لە ویژدانی گشت مرۆڤێک لە هەستی هەموو بەشوراوان زۆر بەقایمی لێ دەدا ئەمڕۆ هەڵەبجەم دەبێتە چاوی سەرجەم جگەر سوتاوانی دنیا و هەتیوەکانی سەرزەوی و شەهیدەکانی ئەم گەلە و لەسەر دڵی بەرد ئاساتان شەپۆلەدا ئەمڕۆ هەڵەبجەم دەبێتە دڵی هەموو ژیان دۆستێ مرۆڤ دۆستێ ماف پەروەرێ خوێنی ژیانێکی نوێ بە باڵای کووردا دەکا ئەمڕۆ هەڵەبجەم مەدالیای سەرسنگی گشت قوربانیەکانی جەنگە و نمایشی ئازایەتی کوردستانێکی لەتەکە دەرگاکانتان بکەنەوە دەنا ڕقی پیرۆزمان بە پەندی مێژووتانەکە ئامادەبوانی بەڕێز ئێستاش بەیاننامەی خۆپیشاندەرانی هەڵەبجە بە زمانی عەرەبی لەلایەن بەڕێز مامۆستا بەشیر عەبدولکەریمەوە دەخوێندرێتەوە بەڕێزەوە بەفەرمێن